بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتاش بە ناوی ستافی بەرنامە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەنوێنین وەکو حەزبێکی تێکۆشەری ساحەی سیاسی هەرێمی کوردستان کە لەو پێناوەدا و لە پێناو ئارامی و ئازادی و ڕزگاری خەڵکی کوردستان و هەروەها دەستەبەرکردنی مافەکانی خەڵکی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان هەزاران شەهیدی لەو پێناوە بەخشیوە. سبەی ڕۆژی شەهیدی یەکێتیە ئێمەش بە ناوی ستافی پانۆراما و هاوڕێ و هاوکارانم لە دەستگای میدیای کورسات سەری ڕێز و نەوازش بۆ گڵکۆی شەهیدان و دەستی کەسوکاری سەربەرزی شەهیدان ماچەکەین. پانۆرامای ئەم شەومان دەمانەوێت قسە و باس بکەین لەبارەی ئاڵوگۆڕەکانی هەڵبژاردن و بە تایبەتیش هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە ساڵێکی ماوە لە ئێستادا ڕۆژەفی گەرمی هێزولایەنە سیاسیەکان و شەقامی کوردستانە بە جۆرێک کە قسە و باسی جۆرا و جۆر لەسەر پرسی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی کوردستان هەیە لە گۆڕانکاری لە شێوازی هەڵبژاردن، لە ئاکتیڤکردنەوەی کۆمیسیۆن، لە گۆڕینی قانونی هەڵبژاردن، لە کۆمەڵێک بڕیاری تر کە قسە و باسی جۆرا و جۆری لەسرە کۆمەڵێک پرسیار لە لای هێزولایەنە سیاسیەکان و لە لای خەڵکی کوردستانی شەیە لەبارەی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی کوردستان کە ساڵێکی ماوە. هەموو ئەو پرسیارانەی کە هەیە لە ڕێگەی بەڕێز سلێمان مستەفا جێگری سەرۆکی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان تاوتوێی دەکەین. کا سلێمان سۆر سپاس بۆ دیدارە، سپاس بۆ بەشداریت لە پانۆراما. سەرەتا بەرلەوەی بچینە ناو بابەتی هەڵبژاردنی پەرلەمان. لەو چەند ڕۆژە کۆمەڵێک زانیاری هەیە لەسەر ئاڵوگۆڕی چەند کورسێک لە پەرلەمانی عراق لە هەڵبژاردنە پەرلەمانی عراق. ئەمانە چەندە ینی دوورە لە ئیشەکەی ئەویان بەڵام هەر ئەکاتەوە هەڵبژاردن. زانیاریەکان لە ئێوە چین؟ سەرەتا زۆر سپاس بەو دیدارە، منیش هەلێرەوە درود و سەری ڕێز دانوێنین بۆ کڵکۆی شەهیدانی ڕێگای ئازادی کورد و کوردستان. دیارە هەمومان لە بەرهەمی خوێنی ئەوانە ئەو ڕزگاریە لەو ڕزگارێدا ئاژین. سەبارەت بۆ پرسیاری جەنابەت دیارەوە تایبەتمەندە بە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عراق، بەڵام ئەوەی کە متەبەعە بە پێی یاسای کۆمیسیۆنی عراق و یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران دوای ئەوەی کە قەوارە سیاسەکان سکاڵاکانی خۆیان تەقدیم کردیە کۆمیسیۆن وەڵامی سکاڵاکانی داوەتەوە هەر بە پێی یاسا قەوارە سیاسەکان و کاندیدان بۆیان هەیە لە بەردەم دەستەی دادوەری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران تانە لە بڕیارەکانی ئەنجومەن بدەن. ئەوەی منیش بیستم لە مێدیا و لەو بڕیارانەی کە ئەنجومەنی دادوەری دەرکردووە گۆڕانکاری لە 6 بۆ 7 کورسیە دروست بووە. ئیتر تەسەورەکەم لە نەتیجەی نهاییە بە فەرمی ئەو گۆڕانکاریانە ڕابگەندرێن. بەڵێ ئەو گۆڕانکاریانە ئەوی 22 زانیاری تەبێ لە بەرژەوەندی یەکێتی تایەتی ئاڵوگۆڕەکان لە بەرژەوەندی یەکێتی وابزام دوو کورسیەوە لە کەرکوو کورسێکی لە بینی تروکمان و فەتح ئەگەر هەڵە نەبم لە بەسراش بەڵێ کورسێک لە قازانجی وابزانمە ئەوی شەر لە قازانجی فەتح ساغ بووتەوە لە بەغداش کورسێک ئەگەر هەڵەنم. بەڵێ باش بینە سەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاک سلێمان کۆمەڵێک بربەستێ لە بەردەم ئەو هەڵبژاردنە، بەڵام ساڵێکیشی ساڵێک ماوە و ڕەنگە مەسەلەن ئەگەر بۆ وردەکاری فەنی بێت لە ئێستاوە پێویستی بە ئامادەکاری بێ، بەڵام کۆمەڵێک بربەست هەیە لەوانە مەسەلەن هەموارکردنەوەی قانونەکە، مەسەلەن ئەکتیڤکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە تا ڕادەیەک ئەمە قسە و باسی لەسەرکرێت سەرەتا لە ئاڵوگۆڕی قانونیەکەەوە مەسەلەن ئەمە میکانزمەکەی چۆنچۆنیە خود بەڕاستی بڵێم بربەستەکانی بەردەم هەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چی؟ بەڵێ دیارە بەپێی ئێمە باسی یاسا ئەەکەین و باسی هەڵبژاردن ئەەکەین بەپێی یاسای پەرلەمانی کوردستان لە 6/11/2022 وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەبێ ئەنجومەنی کۆمیساران ڕاست پێدرێت بۆ ئامادەکاری بۆ پرۆسەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. بۆ ئەوەش ئەنی چەند پرسیارێک دێتە ئاراکە ئێمە پرسیار بکەین ئایا ئەم یاسانەی کە ئێستا بەرکارن لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 1
و یاسای کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی و یاسا حیزبەکانی هەرێمی کوردستان ئایا ئەم یاسایانە پێویستیان بە هەموارکردن هەیە یان نییە. من ناتوانم لە زیاتی قاوەرە سیاسەکان لێرە قسە بکەم بۆ بابەتە، بەڵام ئەوەی کە جەناب لە بیدایەتی بەرنامەکە باسی کرد ئێستا بابەتی هەمواری یاساکان بۆ تا بابەتێکی گەرم لە نێو نێوەندە سیاسی و ئەکادیمی و دەنگدەران بڵێن دەنگدەرانیش بەگشتی کە دەنگێک هەیە کە بێ یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە. ئیتر پەرلەمانی کوردستان ئەگەر هەڵەنە بم دوو کۆبوونەوەی ڕاوێژکاری کردووە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و ئەوەی ئێمە بڵین لە بەیاننامەی سەرۆکاتی پەرلەمان بە دیمان کرد کە داوا لە قەوارە سیاسەکان کرابوو ڕاو سەرنجەکانی خۆیان لەسەر گۆڕم بڵێن لەسەر ئامادەکاری بۆ ئەم پرسانە بخەنە ڕوو و دیارە کۆبوونەوەی تریشی بەدواوە دێ بەڵێ هەموارەکە لای ئێوە وەکو کۆمیسیۆن گرفتی تێدانێت تەنها خواستی هێزولانە سیاسیەکانە مەسەلەن یاخود گرفتی یاسایی هەیە. ئێمە هەمواری یاسا بڵێن ئەنجومەنی کۆمیساران لە ناو قانونەکەی دەسەڵاتی ئەوەی داوەتەیە لە یاسادانێری هەرێمی کوردستان کە دەسەڵاتی پێشکەشکردنی هەمواری یاسایی هەڵبژاردن و یان کۆمیسیۆنی هەیە، بەڵام لە بۆرەی پرسەکان زۆر هەستیارن ئێمە خۆمان لەو پرسە نەداوە و بیرت نەچێ ئێمەش خۆمان وادە یاساییمان تەواو ئەوە تەورێکی تر مەسەی لەسەرەکەین بەڵێ بەڵام کە لە من بپرسی وەکو یاساناسێک و وەکو هاوڵاتێکی کوردستان و من لێرە وەکو جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمیساران قسە ناکەم، بەڵێ ئەتوانم بڵێم یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێویستی بە هەموارکردنە. ئەم یاسایە کە باسی ئەەکەین یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان حەوت جار هەموار کراوە. ینی ئەگەر هاوڵاتیەک یان یاساناسێک ئەبێ هەشت یاسا بێنێتە بەردەستی خۆی بۆی بتوانی لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێبگا و ئەم یاسایە دوو یاسایە، یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و یاسای پەرلەمانی کوردستانە. یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم چوارچێوە یاساییەیە کە باسی میکانزمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەکا، سیستەمی هەڵبژاردننی چۆنیە، کورسیەکانی چۆنی دابەشەکرێن، تاوانەکانی هەڵبژاردن لەم سیستەمە چییە وچێ بم کارانە هەڵەستێت. یاسای پەرلەمانی کوردستانیش باسی پێکاتەی پەرلەمانی کوردستانەکە، پەرلەمانی کوردستان لە چەند ئەندام پێکاتوە، دەسەڵاتەکانی چین، ئەو دەسەڵاتە حەسریانەی چین، چۆن ئەتوانی بڕیارەکانی دەرکا، ئەمەش یاسایەکە لە نام یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ئەگەر جێگای کراوەتەوە. ئەو هەموارکردنەوەانە لە یاسای هەڵبژاردنەکان هەر جارە بۆ ئەگەر مەسەلەن لای جەنابەت معلوم بێ بۆچی بۆ مەسەلەن هەر جارێ بڕگە و مادەیەکی تێدا هەموار کراوە. مەسەلەن لە ساڵی 1992 شێوازی دانانی کاندید هەر قەوارێکی سیاسی بۆی هەبوو ناوی 100 کاندید پێشێش بکە، دوای دەرچوونی نەتایجەکان ئەنجامەکانی هەڵبژاردن ئەم قەوارە سیاسیە ئازاد بوو مەسەن بڵێن یەکێتی 50 کورسی هینە، پارتی دیموکراتی کوردستان 50 کورسی هینە، یەکێتی و پارتی ئازاد بوون لە هەڵبژاردننی 50 نوێنەر بۆ ناو پەرلەمان. ئەوە نەبوو بە پێی تەسەسولی دەنگەکان بێ ئەنیشتی لەو بابەتە نەبوو. اینجا ئەم پرسە گۆڕا جارێکتر بۆ مادەیەکتر گۆڕا، جارێکتر بۆ بەڵگەنامەکان گۆڕا، جارێکتر بۆ هەر جارێ و بە بیانویەک ئەم یاسایە بە پێی پێداویستی خوێنەوەی ئەو کاتانە هەموارەکە لە یاساکە. ئەگەر گۆڕانکاریەک هەبێ هەموارێک هەبێ بۆ یاسایە زیاتر لە چیا پێویستە یان ئەوەی کە تێبینیت کرد بێ حەزبەکان زیاتر خواستیان لە سەر چی هەموارکرێت. جاگەر یەکەم جارۆکو خۆم وەکو یاساناسێک ئەوەی من تێبینی بکردیە و لە ئەزمموی کاری کۆمسیاری بڵێن دەمێکە من لە بواری هەڵبژاردنە کارەکەم و ئەوە بوو بە 7 ساڵ من جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمیسارانم و ئەم یاسایان بە فعلی تەرجەمەی ینی واقعی کردووە. کۆمەڵێ پێداویستی زۆر زەڕوو لە نام یاسادا هەیە. ئەتوانم بڵێم ئێستا لە هەموو یاساکە 60 قسوور مادەیە ئەوەی کە ڕەبتی بە قانونی هەڵبژاردنەوە هەیە 23 بۆ 30 مادەی پێویستی بە هەموارکردنەوە هەیە. جارێ من باسی داخوازی حیزبە سیاسیەکان ناکەم کە حیزبە سیاسیەکان داخوازانێ، من باسی ئەو بوارە یاساییەکەم و چکە بۆ کۆمەڵێ مادەی کاتی نەماوە، گۆڕانکاری تازە هاتۆتە پێش، پێداویستی تازە هاتۆتە پێش. ئەمانە هەیە لای جەنابەت پۆلێن کرابێ مەسەلەن بۆی بەرچاوی بینەرەکانم ڕوونتر بێ مەسەلەن لەو 23 مادەیە
مەسەلەن لە چیە بۆکو یاساناز منەوە پرسیارە لەبەڕێز من ئەتوانم ئێستا بەنی مادە بە مادە پێ بڵێم مەسەلە مادەی چەند مەسەلە مادەی ئەبێ مادەی حوتەمی یاساک هەموار بکرێتەوە ئەبێ مادەی هەشتەمی هەموار بکرێتەوە مەسەلە لە مادەی حوتەم باسی کۆمیسیۆنەکە لە مادەی حوتەمی یاسا کۆنەکە هەر ئەڵێ بێ کۆمیسیۆنی عراق بیکا بەڵام ئێستا کۆمیسیۆنی عراق نەما کۆمیسیۆنی هەرێماتوە بۆ نمونە مەسەلەن من ئەگەر مادەکان بۆ بخوێنمەوە مادەی نۆیەم مادەی یانزەم مادەی دوانزەم مادەی پانزەم مادەی پانزەم دووبارە مادەی شانزەم مادەی هەژدا مادەی نۆزدە ئەنی ئەتوانم هەمیان بخۆن ئەمانە هەموو پێویستی بە هەموارکردنەوە هەیە ئەمە هەموو گرفتی قانونی هێزارێ بەڵێ بۆ لەبەرەوەی تۆ کۆمیسیۆنێک هەڵ ئەبژێریت کە سەرپەرشتی هەڵبژاردن کە ئەم کۆمیسیۆنە نابێ مەجالی ئیجتیهادی هەبێ ئەبێ لەناو ئەو قانونە قوارە سیاسەکان لەسەر ڕێککەون و دەقی مادەکان داخراو بێ قابلی ئیجتیهاد نەبێ و بۆ ئەوەی ئەم ئەنجومەنەی کە تازە دەست بەکارە بێ لە کۆمیسیۆن یان ئەگەر ئەو کۆمیسیۆنێکی ئێستا هەیە بیکە تەنها کاری تەرجەمە یاساکان بێ کاری مەجالی ئیجتیهاد نەبێ تایەتی مەسەلەن هەندێک جار ئەو گلێ هەیە بە تایبەتی لەلایەن هێزولایەن سیاسەکان مەسەلەن هەندێک جار ئیجتیهادە بەڕاستی بەڵێ بەتەکید هەیە ئیجتیهادی تێدا ئەکرێ بەڵام ئەگەر مادەکان بە جوانی بە پێی پێداویستی ئەمڕۆ کە مەجای هیچ و گومانێک نێڵێتەوە بەڵێ ئەم یاسایە پێویستی بە داڕشنەوەیکی لە ڕووی یاساییەوە پێویستی بە داڕشنەوە هەیە و لە ڕووی پێداویستەکان و لایەنە هونەرەکانیشی بەشێکی زۆری ئەو وردەکاری هونەریانەی کە هەیە لە ناو یاساکە شوێنی بکرێتەوە بۆ ئەوی کۆمیسیۆن تەنها بتوانانی ڕێکاری سەرەتایی بۆ دەرکات نەک نظام ئیجتیهادی بۆ دەرکات. لەناو بڕگە و مادەکاندا هیچ خاڵێک یا مادەیەک بڕگەیەک هەیە کە دیاری بکات کە چۆنچۆنی میکانزمی ئەنجامدانەکەی چۆنچۆنی مەسەلەن ئەلکترۆنیە مەسەلەن تایەتی بەڵام وادەی بەسەر چووە بەپێی ئێمە بەپێی یاسای کۆمیسیۆن کە ئەوی کردمان ئێمە هاتین لەبەر ڕۆشنای ئەم یاسایانە کۆمەڵێک سیستەممان دەرکرد مەسەلەن سیستەمێکمان دەرکرد سیستەمی تۆمارکردنی قاوارە سیاسەکان بەڵام لێرە تۆ پرسیارم نەکەی سیستەمی قاوارە سیاسەکان ئەبێ لە سەرەتای قانونی ئەحزاب هەبی قانونی ئەحزاب ئەم مەوزوعە ساغ کاتەوە هەنی بەرچاوڕوونێکی وا تێدابی کە من نەتوانم یاریتیا بکەم بەڵام یاسای ئەحزاب دوای هەڵبژاردننی 93 دەرچووە یەک جار تعدیل کراوە ئێستا سەیریکەی یعنی ئەتوانم بڵێم ئەم یاسا ئەنی بەکەڵشی بەنی هی ئەوە نیە کە بەرکار بێ بەڵکو پێویستی بە پێداچوونەوەی سەرتاسەری هەیە قانونی ئەحزاب لە هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاریە بەڵێ بەتەکید مەسەلەن ئێمە لە دوای 93ەوە زۆر پێشکەوتن هاتوۆتە ئارە گۆڕانکاری زۆر هاتوۆتە ئارە ئەحزابی تازە دروست بووە و کێشەی تازە دروست بووە لە قانونیش مەبدەیە کە لی زەرورەتی ئەحکام کۆمەڵە شت هەیە پێویستی بە ئەحکامە چونکە کە تۆ بەیانی دادگایەک دائانەی بڵێن لە ناو قانونی کۆمیسیۆن شتێک پێڵەن دەستەی دادوەری هەڵبژاردن دەستەی دادوەری هەڵبژاردن لەسەر چ ئەساسێ حکمەکانی دەرەکات لەسەر ئەساسی ئەوەی کە ئەو مادە یاسایانی کە لە قانونی هەڵبژاردن و قانونی کۆمیسیۆن و قانونی حسابیش هەیە ئێمە بیرمان نەچێت لە کاتی انتخاباتە حیزب ئینشقاق بووە لایەنێک وتوێتی ئەو من بە ناوی حیزب ئەسڵەکە لایەنێکی تر وتوێتی نەخێر من لە ئەوهەی هی منە چۆتە دادگا بەڵام ئەگەر لەناو قانونی حزابە ئەم مەوزوعانە یەکلای بکرێتەوە کۆمەڵە کێشە بەتەکید ئەنی ڕۆح یاسای ئەگەر ئێمە ئێستا بێن بەراوردێکی یاسای ئەحزابی عراقی بکەن لەگەڵ هی خۆمان فەرقێکی زۆر زۆرە چکە مەسەن ئێستا بڵێن لە کوردستانە حیزبی تازە دروستە بێ ئەچێ لە بەغا مۆڵەت وەرەگرێ ئەگەر بێ بە پێی قانونی بکە ناتوان لە هەرێمی کوردستان بەشداری هەڵبژاردن بکە تەنها ئەگەر وەکو لیست وەکو لیستیش مەسەلەن ئەگەر بۆ نمونە لە کوردستانە حیزبێک هەبێ بڵێ من حیزب نیمە بزوتنەوە وەکو لیست بەشدارە بم ئەمەش خلافێکی قانونیە ئەبێ کەواتە ئەبێ لە ناو یاسای ئەحزاب کۆمەڵێ پرسیار هەیە وەڵامیان بدرێتەوە و نقطە سەریدێری تابێ ینی مەجای ئیجتیهاد وانەی تێدا نەمێنێ بەڵام لە هەرێمی کوردستانە بۆشایەکی زۆر هەیە و بیرمان نەچێ ئەبێ حکومەکانی ئەم سێ یاسایە هاوتەری بن لەگەڵ یەکتر یعنی هیچی دیژی یەکتر نەبێ زۆر باشە باسی خواستی حزبەکان دەکرێت مەسەلەن لەسەر گۆڕانکاری مەسەلەن قسە و باسی جۆرا زۆر هەیە لە بازنەی داخرا و مەسەلەن هەرێمی کوردستان بکرێ بە سێیان چوار بازنە بە پێی پارێزگاکانی مەسەلەن بە پێی کۆمەڵی گۆڕانکاری تر بکرێ و عێراق بینیمان مەسەلەن قانونی هەڵبژاردنەکان گۆڕا و بەڵبژاردنشی پێ ئەنجامدراوی ڕای خلافێکی گەورە بوو مەسەلەن لە ڕایەوەی لە دوجارە خەریک بوو هەرس بێنێت مەسەلەن پرسەکە بۆ هەرێمی کوردستان ئەوەی بیستوتانیان ئەوەی متابعەتان کرد بێ خواستێکی جدی هەیە لە حزبەکان مەسەلەن
بە دیاریکراویش نەبێت ئەوەی جێگای خۆشحاڵیە ینی جیاوازێکی زۆر گەورە لە بینی هێز و لانە سیاسەکان هەرێمی کوردستان نییە لە چیا ئەنی بڵێن هەندێک بۆ چوونی جیاجیا هەیە بەڵام جیاوازێکی ئەوتۆنیە بۆ لەبەرەوەی هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان لەسەر سیستەمی هەڵبژاردن هاوڕان ئەمە خاڵێکی زۆر ئەساسی بنسینەیە لە ناو قانونی هەڵبژاردن سیستەمی هەڵبژاردن ڕۆحی یاسایە و ئەگەر مەسەلەن لە زۆر شوێنە ئەڵێ ینی پرسیارێکی ینی باو هەیە ئەڵێ چ جۆرە سیستەمێکتان هەیە ئەڵێ پێم لە چ جۆرە سیستەمێک هەڵبژاردننی پێەکەن لە هەرێمی کوردستان ئەوە سیستەمی نوێنەراتی ڕێژەیەوە بڕاوەتەوە و ئێستانیش ئەو دەنگانەی کە هەنە و بەرزن ئەڵێن ئەبێ یاساکە هەموار بکرێتەوە کەس باسی هەمواری سیستەم ناکە سیستەمی نوێنەراتی ڕێژەی وەک خۆی ئەمینێتەوە ئەمە شتێکی ئەوەیە کە حیزبەکان متفقن لەسەری ئەوەی کە ڕێی لەودا مەسەرن لێرە و لەوێ هەیە باسی جۆری شێوازی لیستەکرێ باسی جۆری بازنەی ئینتخابی ئەکرێ و باسی تۆماری دەنگدەران نەکرێت لە ناو یاساکە کە پرسێکی مهمە و هەندێک بابەتی تر و تو ئەگەر بێ ئەم چار مفرەداتە لە ناو یاساکە شوێن بکەیتەوە ئەبێ دووبار ئەبدەیتی هەموو یاساکە بکەیتەوە حکومەکانی یەک بە دوایەک بگونجێنی ئەمانە هەمووی پێویستی بە گۆڕانکاریشید ئێمە کە ئەم چار بڵێن ئەم کاک سلێمان ببوورە 111 پەرلەمان لەسەر چ ئەساسێک دیاری کراوە مەسەلەن ژمارەی دانیشتوانە خۆی لە دنیادا بڵێن ئەوەی کە لە نظامی سیاسیە دووشت هەیە بۆ دیاریکردنی نوێنەر لە پەرلەمان هەیە لە دەستور ئێمە دەستورمان نییە بەداخەوە هەیە لە دەستورە ئەڵێ ژمارەی ئەندامانی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران 50 کەسە 100 کەسە 150 200 کە لە دەستور ئەم ژمارەی تهدید کردی تر ئەم پەرلەمانە ژمارەی دانیشتوانی چەند زیاد بێ سابتە وەکو خۆی هەشە لە ناو دەستورۆک و عێراق ئەڵێ هەر 100,000 کەس لە دانیشتوان حەقی هەیە نمایندەی شێبی لە پەرلەمانی لە ئەنجومەنی ئەوەی کوردستان لە یەکەم هەڵبژاردنە لە یاساکە ژمارەی ئەندامانی پەرلەمان بە 100 کەس ئەم بڕگەی هەموار نەکراوەتەوە یەک جار هەموار کراوەتەوە لە یەکەم هەڵبژاردنە پێکاتەکانی کولد و ئاشور ئەوان 5 کورسیان هەبوو بەرەی بڵێن پێکاتی تروکمان کورسی نەبوو دوای ئەوە 5 کورسی تر بۆ ئەوانی ئیزافەکرا لە ئەوەی پێکاتەکان باش ئێستا قسە لەسەر کەمکردنەوەی ژمارە ئەندامانی پەرلەمانەوە تەنانەت لە کۆتاکانی شێ مەسەلەن لای هەندێک حزبوی لایانی سیاسی گەر بە فەرمیش نەبێ بەڵام لێرە لەوێ جۆمان لە لێدوانەکانە بێ مەسەلەن ئەمەش پێتوانیە پێویستی بە گۆڕانکاری بێ ئەمە پێنی پرسێکەوەی کە من هەست یانانی کەم ئەو مادەیە ئەو بڕگەی پێویستی بە هەمان ئەم بڕگەیە من ناتوانم لە جاتی قوارە سیاسەکان ینی لەسەر ئەو پرسە سیاسی ڕێی خۆم دەبم لەبەرەوەی من تا ئێستا لە کۆمیسیۆنم وە لە وەکوتم مدە یاسایم تەواو بووە بەڵام ئەنی ئێمە لە زۆر کۆڕ و مناسەباتە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە پرسی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هاتوۆتە بەرکار ینی قسە لەسەر کراوە یا میێوەنداری کراوین ئەو پرسیارش لە ئێمە ئەکرێ ئێستا زیاتر دەنگەکە بۆ ئەو بەرزە کە ئەوانە نوێنەرایەتی حەقیقی پێکاتەکانی خۆیان بکەن چکە مەبدەیەکێ تۆ کۆتا بۆ دانەی دروست کۆتا بۆ ئەو دانەی کە نوێنەری ئەو پێکاتەیە لە پەرلەمانە شوێنی بۆ بکەیتەوە کە نوێنەری ئەو پێکاتە شوێنی بۆ بکەیتەوە کەواتە ئەبێ بە دەنجی ڕاستەقینەی پێکاتەکە خۆی بێتە پەرلەمان ئێستا ئەم پرسە لە ناو هێز و لانە سیاسەکانی هەرێمی کوردستان باسی لێوەکرێ و لەو دوو کۆبوونەوەی کە سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ قاوەرە سیاسەکانی کرد باسی لێوەکرا و بۆ ئەوەش کۆمەڵێکانی ڕێگا چارە هەیە کە ڕێگا چارە ئەوە بکرێت کە نوێنەی ڕاستەقینەی ئەوان ببێتە نوێنەر ڕاستەقینە مەسەلەن باس لەوە ئەکرێت کە تۆماری دەنگدەرانیان بۆ جا بکرێتەوە کە تۆماری دەنگدەرانیان بۆ جا بکرێتەوە ئەو کاتە بەس ئەو پێکاتی ئەتوانی بێدەنگ بۆ قاوارەکەی خۆی بدات و پێم وانە لە هەرێمی کوردستان شتێککە بێ بەناوی دژی پێکاتەکانانی مەسەلەن لێرە و لەوێ کە مەوزوعەکە بەلا ڕێدا ببرێ بەکارهێنانیان ڕەنگە دژی هەبێت بەکارهێنانیان بۆ هەر مەرامێک بێت مەسەلەن هەرمانی بڵێن لە ناو شەقامی کوردستانی ئەو پێکەوەژانەی کە لە هەرێمی کوردستانە پێم وانە لە هیچ شوێنێکە هەبێکە هەومان شانازی پێواکەین و ئەو کورسیانش کە بۆیان دانراکەن ڕەنگە و ژاتی هەبێ بە دیویشتردا لە مەساڵحی ئەوان بێ بتوان خۆیان نوێنەرێکی ڕاستەقینە بە خۆیان دیاریکەن نەوەک حزبی ئەلفوبا بڵێن هیچ قوارێک سیاسیان مەسەلەن با بڵێن ئێمە 100 کورسی دانراوە بۆ بڵێن نەتەوەی بڵێن بۆ پێکاتەی کورد بۆ خۆمان 11مان داناوە بڵێن بۆ دانراوە بۆ پێکاتەی بڵێن پێکاتەکانی تر و ئێستا پێکاتی تری ئاینی شێداوای نوێنەراتەکە لە پەرلەمانی کوردستان
ئەگەر بێت و وەکوتم حکمت لە دانانی کۆتا بۆ یەکشتا کە نوێنەری ڕاستەقینەی خۆی کە نوێنەی ڕاستەقینەی خۆی هەبێ پێم وایە ئەوە دەنگێکی زوڵ لە خۆشیان دەنگێکی زوڵال پیاوە لە ناوخواان کە ئەبێ خوان نوێنە لای خوام کەن و تەنها پێکاتێکی خوان بووان هەبێت دەنگ بە خوام بدەن اینجا ئەمەشانی ئەبێ لە کاتی بڵێن لە کاتی پرۆسی هەڵبژاردنە من بیرم دە لە انتخاباتی 92 سندوقی دەنگدان و کارتی دەنگدانی پێکاتەی کلدان سریان ئاشووری جیاواز بوو خۆیان هەموو شتیان جیاواز بوو خۆم لە ناو پرۆسەکە بووم ئەو کاتە ئێستانیش دەنگێک سندوقی پێکاتەی ئەو دوو پێکاتەیە جا بکرێتەوە و کارتی دەنگدانیشیان جا بکرێتەوە کە مەسەرەن پێکان نوێنەری دەنگدەرێکی پێکاتەیەک دێتە مرکزی هەڵبژاردن کارتی دەنگدانەکەی خۆی با نەک کارتی دەنگدانە شتێکی بابچی دەنگ بدە لەوانەیە ئەمە ڕێگا چارەیەک بێ و ڕێگا چارەی تریشەیە ئەگەر مەسەرەن ئەمە ئەبێ لە قانون شوێنی بکرێتەوە یعنی بە ئیجتیهادات ناکرێت ئەم شتانە مەسەرەن لە زۆر شوێنە کە تۆماری دەنگدەران دروست دەکرێت تۆماری دەنگدەرانێکەیە تۆماریش اختیاریە تۆماری دەنگدەران شێ ئیجباریە ئەگەر لە قانونا بڵێن مەسەرەن بۆ پێکاتەی تورکمان و بۆ پێکاتەی کلدان سریان ئاشووری و بۆ پێکاتەی ئەرمان و ئەگەر پێکاتەی دینی تریش کورسی بۆ دامدرێ مەسەرەن کۆمیسیۆنی هەڵبژاردن مادەیەک لە ناو یاسای هەڵبژاردن و یاسای کۆمیسیۆنە تەرخان بکرێ کۆمیسیۆن لە ماوەی 4 مانگ دەرگای ناوەندەکانی تۆمارکردنی دەنگدەران ئەکاتەوە ئەو پێکاتەنە پێویستە بچن خۆیان تۆمارکەن ئەگەر خۆیان تۆمار نەکەن مافی دەنگدانیان نامینێ ئەو کاتە تۆمار وە چۆن بڵێن دەنگدانی دەرەوەی وڵات دەرەوەی وڵات خۆ تۆمارکردن و دەنگدان لە یەک ڕۆژە ئەکرێ ئەکرێت لە ناو یاسایە ئەم بڕگەیە بۆ ئەم پرسا دامدرێت و وە چارەسەری ئەم کێشەیە بکرێت و ئیتر لێرەش ئەوانیش هەست بەوە نەکەن کە هەموو ڕۆژێ باس لەواکرێن وێنەری ڕاستەقینەوانەنە پرسیارێک لەسەر خۆتان مەسەلەن باسی ئێوە ژەکرێوەکو ئەنجومەنی کۆمسیاران یاریێمی کوردستان ماوەکەتان بەسەر چوون چۆن ئەتوانرێ مە ئەکتیڤ بکرێتەوە لە ڕووی یاساییەوە یاخود پێویستی بە هەڵبژاردنێکی نوێ هەیە خواستەکان ئەوەی کە ئەویش جۆمان لێبێ زۆر و زۆرە مەسەلەن ژمارەیان زیاد بکرێ هەر ئەو هەیئەتە ئەکتیڤ بکرێتەوە مەسەلەن گۆڕانکاری بکرێ خەڵکی تر دابدرێ مەسەلەن تەقسیماتی تر بکرێ ئەمە چۆن چۆنی لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاسایە بە پێی مادەی هەشت ئەڵێ ئەنجومەنی کۆمیساران ماوەی 5 ساڵە مدەی قانونی ئەنجومەنی کۆمیساران 5 ساڵە بۆیان هەیە نوێ بکرێتەوە بۆ یەخول بەڵام بەڵام ئەسڵ خۆی کفرە وادەی یاسایی دەستە سەر بۆ خۆکان نوێ بکرێتەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن دەستەی نەزاها چاودێری دارایی مافی مرۆڤ لەبەرەوەی تەبیعەتێکی تایبەتی ینی سروشتێکی تایبەتیان هەیە ئەم دەستانە سروشتە تایبەتەکەی چییە ئەنی دوای پەسەندکردنی دەستوری عێراق ئەم جۆرە دەستانە هاتن ئەم جۆرە دەستانە سەر بە دەسەڵاتی یاسادانە نییە سەر بە دەسەڵاتی قەزایی نییە سەر بە دەسەڵاتی جێبەجێکردنیش نییە ئەڵێ سەر بەخۆیە و خازە بۆ چاودێری پەرلەمان کەواتە بۆ ئەم دەستانە بەم جۆرە دانراوە لەبەرەوەی ئەنی سروشتێکی تایبەت و کارێکی هەسیاران پێ ئەسپێردرێ و لە ناو یاساکەی کۆمیسیۆنە هەیە ئەڵێ تا 3 ساڵ دوای تەوابوونی مەسەلەن بەیانی ئەگەر ئەو 5 ساڵە تەواو بوو تۆ بۆ دوای 3 ساڵ بۆتنی هیچ ئەرکێکی فەرمی حکومی وەربگری ئەمە بۆ چییە؟ ئەمانی یاسادانەر ئەو بۆ گەڕاندەوەی کە کۆمیسارێک لەێن دەرەبێ ئەنی خوانەکانەکەوێتە ژێر کاریگەری لایەنێکی سیاسیکە یعنی با بڵێن خۆی بدۆڕێنێ ئێمە بەپێی یاسا لە 23/12/2019 وادەی یاساییمان تەواو بووە و بەپێی مادەی حاوت بەرگەیەک ئەڵێ لەم حاڵەتانەدا ئەندامێکی لە ئەنجومەنی کۆمیساران نامێنی یەک تەوابوونی وادەی یاسایی کەواتە بەپێی مادەی 7 و 8 یاسای ژمارە 4 ساڵی 2014 ئەم ئەنجومەنە ئێمە هیچ سەنەدێکی یاساییمان نەماوە بەداخەوە و ئێمە بانی ئەنی ئەوە نیە بڵێم گلەی لە پەرلەمان بکەم یان گلەی لە قاوەرە سیاسیەکان بکەین سروشتی ئەم دەستەیە زۆر تایبەتمەندە زۆر هەستیارە و گۆڕانکاریش هەرەوە نیشتێکی قانونی بی یعنی قانونی و سیاسی شەڕ هەندێکی سیاسی زۆر قوڵی هەیە لەبەرچی لەبەرەوەی ئەمە سەرپەرشتی هەڵبژاردن ئەکا ئەگەرنا ئێمە وەکو ئەنجومەنی کۆمیساران 6 مانگ پێش تەوابوونی وادەی یاسایی نووسرامان بۆ پەرلەمانی کوردستان کرد وتمان بەڕێز پەرلەمانی کوردستان دوای 6 مانگی تر ئێمە وادەی یاساییمان تەواو بێت تکایە بۆ ئەنی ڕێکاری پێویست و ئەم ساڵی جارێکی تر بیدایەتی ساڵی 2021 نووسراوێکترمان کرد بۆ پەرلەمانی کوردستان وتمان بەڕێز پەرلەمانی کوردستان ئێمە وادەی یاساییمان تەواو بووە یان ئەوە تا ینی یەخول نوێ بکرێتەوە بۆ ئەنجومەن چونکە بۆ نوێکردنەوە بۆ ئەنجومەنە بۆ ئەشخاص نییە ینی مەسەلەن
لە کۆمیسیۆنی هەڵبژارنی عێراق چەند بڵێن 5 جار ئەم کۆمیسیۆنە ئاڵوگۆڕ بە ئەنجومەنی کراوە هیچ ئەندامێکی دووبار هەڵنەبژێردراوەتەوە. دروست هی کوردستانیش ئیتر چاوەڕێکەکەم زانین لە پەرلەمانی کوردستان بەچیەکە بەڵام بە دەرلەوەش لەناو خودی یاساکەش کۆمەڵێک ئەنی کەلێنی گەورە هەیە کە پێویستی بە پێداچوونەوە هەیە لە کۆمیسیۆنی کەلێنەکان چین مەسەلەن زیاترەوە زۆرە هەر یەک و دوو مەسەلەن دیارەکانیان دەسەڵاتەکانی ئەنجومەنی کۆمیسارانە پابندبوونی ئیجتیهاداتی تێدا بەڵێ مەسەلەن کۆمەڵێ مادەی بە مەتاتی نووسرایە مادەی قانونی ئەنی خۆی ئێستا سیاغەکردنی دقەکانی قانون ینی بۆتە وەکو ناڵێم ئەلمە بەڵام ینی پێداویستێکی علمی ئەکادمی ئەوێ من پیاوی قانون خەڵکەچی بڵێم یاسا ناسم بەڵام دارشتنی قانون فەرقە لەگەڵ ئەوەی چکە بۆ نابی مەجای تەویل و تەفسیری تێدا بێ لەبەرەوە پێویست بە قەنەعەتی من تێدایە دوو بڵێ دوو ئێمە بیرمان نەچێت لە زۆربەی زۆری وڵاتان ئەم هەستیاری هەیە لە پرۆسی سیاسیە لە بەرەوەی تەداولی دەسەڵاتە لەوێ و هەموو حیزبەکان حەقخوان هەیە مەسەلەن شتێکی وا بکەن کە ئەم ئەنجومەنە کە بەیانی دێتە سەر بڵێن دەست بەکارە بێ یاساکە جێبەجێ بکە نەبێتە مەجای خلاف و ململانێ لە بینی باگراوەندی سیاسی ئەم ئەنجومەنەی کە دەست بەکارە بێ مەسەلەن لە فەڕەنسا وڵاتێکە کاتر نیوەنی بڵێن خۆمان بەراوردکەین بە فەڕەنسا بەڵام ئەگەر چاوی لێ بکەین لە شتێکی جوان هەموو وردەکاریەکانی پرۆسەی انتخابی لە ناو قانونی هەڵبژارنە شوێنی کراوەتەوە ینی کۆمیسیۆنەکەی ئەوان دەسەڵاتی دەرکردنی نیزام و سیستەم و نازام چی نییە هەمووی بە وردەکاری تیادا شوێنی کراوەتەوە و بەردەوامی مەسەلەن 5 ساڵ جارێک تۆ انتخاباتەکەی خەڵک و کارمەندیش ڕادێ لە کاتی هەڵبژاردنە ئەمەلی عەد و فەرز و جاکردنەوە و تانە و سکاڵا زۆر بە ئاسانی بەڕێوە بچێت لەبەر خەڵکەکە لەبەریە بێ وەکو عێراقنا ئەمە چار خو لە انتخاباتێکی هەموو جارێک سیستەمێکی نوێ شێوازێکی نوێ کە سەر لە خەڵکو و لە دەنگدەر و لە خۆشان شەوانەوەکۆی کە ئێستا هەبینی یەکێکی تر لەو پرسە گرنگانی کە هەموو جارێک بە هەڵبژاردن دێتە پێشەوە تۆماری دەنگدەرانە مەسەلەن نەزیهی تۆماری دەنگدەران بەڵێ ئەمە چێلەی بەرپرساوە چۆن ئەتواندرێت کە بەڕاستی کاک سلێمان مەسەلەن ئەبینین لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا مەسەلەن ناومێدیەکە بوو کە خەڵکێکی کەم بەشداری پرۆسەکەی کرد و ڕەنگە لە هەرێمی کوردستانیش بەهۆی کێشە و قەیران و ململانی سیاسیەکان و ئەو کۆمەڵی گرفتانەی کە خەڵک ڕوبەڕووی بۆتەوە خواستێکی ئۆتۆ لەسەر دەنگدانێکی گەورە نەبێ بە ڕقەمێکی گەورە ئەنجا چجا بێتە سەر ئەوەی کە ئەو گلەی و گازندە و نیگەرانی و تێبینیانش لەسەر تۆماری دەنگدەران و لەسەر کۆی پرۆسەکە و بە تایبەتیش تۆماری دەنگدەران کە قسە و باسی سەیر و سەمەرەی تیاکرێ مەسەلە لەسەر تۆماری دەنگدەران هەموو جارێ کە ببوورە ڕەنگە ڕوبەڕووی کۆمیسیۆن بێتەوە جارێمە چێ زمانی سەرێکی زۆر بەزێ چێ زمانی تۆمارێکی نەزیهە کات مەسەلەن بەڵێ باسی ئەومان کردوتمان لە جیهانە ئێستا پێڕەوی دوو زۆر تۆمارێک تۆمارێکیان ئیجباریە تۆمارێکیان اختیاریە ئیجبارێکە ئەوەیە لە ناو قانونەکە دیاری کراوە کە ئەم جیهاتی سەرپەرشتی هەڵبژاردنەکە ئەبێ ئەم تۆمارە بەکاربێنێ بەڵام پێی وتراوەچی بەکارەهێنێ پێی وترا داتای فەرمی دەوڵەت داتای فەرمی دەوڵەت لە هەموو دنیادا داتای فەرمی دەوڵەت بەکاردێ داتای فەرمی دەوڵەت چییە بڵێن بەڕێوەبەراتی ڕەگەزنامەی خۆیەتیان مەسەن هەر وڵاتی بەڕێوەبەراتی گشتی ڕەگەزنامەی خۆی هەیە داتای هەموو هاوڵاتەکانی خۆی تێدایە یان سەرژمێری کردووە هەوە هەموو هاوڵاتی کۆدنەمبەرێکی نیشتیمانی هەیە و ئەتر ئەمە تۆماری دەنگدەرانە بە هاردیسکێکی بچووک ئەوەنە ئەیبات ئەیداتە کۆمیسیۆنی فەرم و کۆمیسیۆنیش لە خلالی 10 ڕۆژە دابەشێکا بەسەر ناوەندەکانی دەنگدانە ئەمە کەس ناتوانێت گومان و گلەیی بکا بڵێ ئەم تۆمارە پیسە بێگەردە وایە جوانە وەختە دروست ڕوونە لەبەر ڕوونە لەبەرەوەی لە ناو قانون ئەڵێ ئەم داتای بەکاردێ داتای فەرمی دەوڵەت لە کوردستان و عێراق ئێستا بڵێن لە زەمەنی ئەمە دەمێک کە سەرژمێری گشتی نەکراوە ئێستا بە پێی دەستور سەرمێری دانیشتوان لە دەسەڵاتی تایبەتمەندی حکوومەتی اتحادیە لەبەر کۆمەڵێک پرسی سیاسی و زیادکردنی ژمارەی دانیشتوان تا ئێستا نەتوانراوە سەرژمێرێکی گشتی لە عێراق و هەرێمی کوردستان بکرێت لە قانونی دوای پرۆسی ئازادی عێراق لە ناو قانونی هەڵبژاردنە شتێ باس کرا کە داتای کۆمپانیای خۆراک WFP بەکاربێ ئەم داتایە بوو بە شتێک لە کۆمیسیۆنی عێراق بەکار هات دوای کۆمیسیۆنی عێراق هات هینی کرد کارتی بایۆمەتری تەقدیم کرد کە پارەیەکی خەیاڵی لێ خەرج کراوە
هەتا ئێستانی شۆک بیستمان لە انتخاباتی ڕابردوو 160 ئەم تۆمارە چاکراوە کەواتە خەلەلەکە لەکوێیە خەلەلەکە لە دەوڵەتە کە باسی دەوڵەتە کێنیانی بە هەر سێ دەسەڵاتەکەی و بەو بڵێن دەستە تازانێک کە دایانێ ئیشی کۆمیسیۆنی هەڵبژاردن نییە داتای دەوڵەت دروستکە تۆ لە من ئەپرسی من بە توێژینەیە وەڵامی پەرلەمانمدایەوە دراسەیەکی تایبەتم کرد تۆماری دەنگدەران لە یاساکانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان باشترینیان کامەوەی لە توێژینەوەکەت پێگەیشتی لە توێژینەوەکە پێگەشتم ئەبێ لە ناو قانون انتخابات پێ بڵێ کۆمیسیۆنی هەڵبژاردننی کوردستان داتای تۆماری بڵێن داتای وەزارەتی بازرگانی داتای ئەلف داتای بە ئەبێ بکاتە ئەساس بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆی بیانی من شەڕەکە من نەبم ئێستا هەموو قەوارە سیاسەکان گلەی یەکەکەن تۆماری دەنگدەران پیسە بەڵێ ڕاستەکەی پیسە تۆماری دەنگدەران کەم و کوریزی تێدا بەڵێ ناوی دووبارەی تایە ناوی مردووتیایە ناوی وەهمیتیایە بەڵام چۆن ئەتوانی پاچکەیتەوە تۆ فترەیەک ڕاگەێنی داوا لە قەوارەکانەکەی کاکە وەرن ئەگەر بەڵگە و مستەفسەکاتان هەیە تەقدیمیکەن بۆ تۆمارە پاکەینەوە بەڵام من دووبارێکەمەوە دروستکردنی تۆمار ئیشی منە بەڵام داتای دروستکردنی داتای فەرمی ئیشی دەوڵەتە دەوڵەت ئەبێ بزانێ سلێمان عراقیان عراقی نیە سلێمان لە هەرێمی کوردستان دانیشانە کاکزانە لە هەرێمی کوردستان کوردانی هەر چوار پارچە دەنگەدەن لە مردوەکان دەنگەدەن ئەمە مۆزوع ئیشترا ئەبێ ئەمە یەکەم جار ئەمە ساقکەینەوە ئەبێ لە ناو قانون انتخابات کە ئێستا هەموو قاوارە سیاسەکان لەو کۆبوونێکە لەگەڵ پەرلەمانە قسەکرا تۆماری دەنگدەرانە چێبوو لەو پرسانەوە لەو ڕۆژێ من چمەتە کۆمیسیۆن ئەم پرسە بەردەوام بەڵام چارەسەرەکەی ئەبێ بەو جۆرە بێ چارەسەرەکەی ئەوەیە دوای ئەوەی کارتی نیشتیمانی عراقی تەواو بێ کە ئێستا بڵێن هەمومان ئەچین بڵێن هەویە و جنسیەکانە گۆڕن و قانونی کارتی نیشتیمانی هەیە ئەو کاتە ئیتر کۆتایی دێت و ئەم بەڵگەیە کۆتایی بە هەموو شتێک دێنێ بەڵام کۆمیسیۆن ناتوانێت ئەم کارەکە بۆ مەسەن ئێمە شەریکەمان داوت کرد لە کۆمیسیۆن وتمان وەرە تۆماری دەنگدەرانمان بۆ دروستکە هی بایەمەتری وتی بەسەر بەسەر چاو بەوەندە مەبلەغی پارە لە خلالی 6 مانگ بۆ دروست دەکەم کۆمپانیاتر هاتوتی بە 3 مانگ بۆ دروست دەکەم بەڵام یەک مەرجم هەیە مەرجەکە چییە؟ ئەیوت تۆ دەنگدەرەکانت ناچار بکە لەو فترە زەمانیە بێ سەردانی ممکە بەڵام بیرە نەچێ من وەکو کۆمیسیۆن ناتوانێت هێزی ناچارکردنم نییە کە خەڵک ئیزبارکەم بێت خۆی تۆمارکە کۆمیسیۆنی عراق دەوڵەت بە هەموو قووەتی خۆی لە پشت بوو مامەڵی خەڵک جێبەجێ ناکرا ئەگەر نەچوو بە خۆی کارتی نیشتیمانی کارتی بایەمەتری دەرنەی نەبە کۆمیسیۆن نەیتوانی سەرکەوتو نەبوو و پارێکی خەیاڵی تێدا خەرج کرا ئەگەر ئەو پارەی لە تۆماری دەنگدەرانی کۆمیسیۆنە خەرج کرا لە کارتی نیشتیمانی خەرج کراوە ئێستا دەمێک بوو کارتی نیشتیمانی تەواو بوو وە کۆتایی بەجنسیەوە هەوی هات بوو و هەموو هەوڵاتیە کۆنەمبەری هەبوو و بریشمان نەچێ بەشێکی زۆری بودجەی هەڵبژاردن لە تۆماری دەنگدەران خەرجەکرێت چکە 3 مانگ تو ئەبێ کۆمەڵێک ناوەند بکەیتەوە و کۆمەڵی مۆزەفی بۆ دانیت و ئەزانی ماوەسە سلێمان ئێمە لەو فترێکە گفتوگۆمان کرد بەڵێ کۆمەڵێک کێشەمان ژمارد کۆمەڵێک کێشەمان باس کرد بەڵێ کە ئێستا ئەو ئەپرسم لایەنەکانی هەرێمی کوردستان ئەوەندەی زانیاریتان هەبێ هەمویان کۆک و تەبان لەسەر ئەوەی کە و کێشانە بتوانرێ هەموار بکرێنەوە ئاڵوگۆڕیان بەسەردابێ گۆڕانکاریان بەسەردابێ یاخود دووبەرە هەیە دوو بۆچوون هەیە بەڕای من کارێکی خراپە کە باسی دووبەرە بکرێت لە مەوزوعانە لانیکەم دوو بۆچوونی وەکووتم یەکەم شێت ئێمە لەسەر ئەساسی کە لەسەر ڕۆحی یاسا متفقین کە سیستەمی نێراتی ڕێژەیە و ناگۆڕێ لەسەر فرەبازنە یەک بازنە فرەبازنە یەک بازنە سلبیات و ئیجابیەتی خۆی هەیە یعنی مەسەن ئێستا لە من بپرسی بڵێ ئەرێ بەڕای تۆ وەکو هاوڵاتیە کامە باشە مەسەلەن ینی بە پێی پێداویستی ڕۆژگار و ینی ئەو ئاڵوگۆڕانەی کە دروست بووە لەوانەیە مەسەلەن ئەگەر بیانی بکرێتە فرەبازنە کوردستان هەر پارێزگایەک بازنەیەک بێ لەوانەیە شتێک خراپ نەبێ بۆچی ینی خۆی هیچ سیستەمێک خراپ نییە هیچ لیستێک خراپ نییە بەڵام هەموو سیستەمێت لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنی هەیە و هەموو سیستەمێک لەوانەیە بۆ هەرێمی کوردستان بگونجێ لەوانە شتێک بۆ عراق بگونجێ هەر وڵاتەکیش هەر هەرێمێکیش بە پێی پێداویستی خۆ و ئاستی پێشکەوتن و هەستیاری بارودۆخی سیاسەکەی ئەو نظامی لەگەڵ خۆی گونجێ مەسەن بەڵام یەکێ لە خاڵە ئیجابەکانی سیستەمی بڵێن ئەگەر بیکەینێ چوار بازنە هەر سیستەمی نێراتی ڕێژەیە وتمان متفقین لەسەرەوە هەموو حیزبەکان متفقن ئەگەر بکرێتە چوار بازنە بەیانی بە پێی داتایەک مەسەلەن سلێمانی و هەڵەبجا و بڵێن سلێمانی سلێمانی 43 کورسیە بێ هەڵەبجا 5 کورسیە بێ هەولێر
4 کورسیە بێ دهۆک 18 کورسیە بێ بەیانی خەڵکی سلێمانی پارێزگای سلێمانی ئەو 45 کەسان هەستە ناو پەرلەمان نزبەی مشارەکە لە سلێمانی زۆر بەیانکەم بێ ئەو 45 کورسەکەی خۆی وەکو ئەوی پەرلەمانی عێراق سلێمانی 18 کورسی هەیە نزبەی مشارەکە زۆر بەیانکەم بێ 18 کەس لە سلێمانی مەبەستم لە سلێمانی کە ئەوەی لەسەر ینی سلێمانی خۆی تۆمار کردی ئەچێتە ئەنجومەنی نوێنەران بۆ پەرلەمانی کوردستانیش وای لێ دێ هی دهۆک مثلەن بەیانی حسەی دهۆک با بڵێن 17 کورسی بەرەکەوێت لە پەرلەمانی کوردستان بەیانی قەوارە سیاسیەکان لە دهۆک منافسە و ململانیەکەن لەسەر 17 کورسیە 17 کەسی خەڵکی بادینان دێتە ناو پەرلەمان بۆ هەولێری شەڕوە بۆ هەڵبجە شەڕوو کەواتە لێرە چی لێرە نوێنەرایەتی پارێزگاکان لە ناو پەرلەمانی کوردستان ڕەنگەداتەوە خەڵکی جافیە دوو دەنگدەریش لە هەڵبژاردننی کاندیدی خۆی تۆزێ ئەرشی سووکە بێ بەیانی سیرکەم ئەو هەموو قەوارە سیاسانە کە هاتن خوان تۆمار کرد هەر یەکەی ناوی 100 کاندیدی پێشکەشی کۆمیسیۆن کرد دەتوەرە دەنگدەرێ بتوانی ئەو هەزار لەو هەزار ناوە دڵخوازی خۆی دیاری کە سیستەمەکەشمان سنووردارە ئەتو مەسەرەن دەنگ بە قەوارەی سیاسی دەی وە لە ناو قەوارەی سیاسی دەنگ بە کاندیدێکە دەی بەڵام ئەگەر بەیانی سلەیمانی 45 کورسی ئەوواکەوێ ئەو ئەچێ بە دوای لەو 45 کەسە خەڵکەکە اختیارکە ئێستا پرسیارێک دێتە پێشەوە بۆ هەموو کێشانەوە ئەگەر تا سەقفێکی زەمەنی هەبێ بە ئەکتیڤکردنەوەی کۆمیسیۆن بە هەمواری یاسا بە چارەسەری کێشە و تەنانەت بە هەموو ئەو کێشانش بڕێنە ناو انتخاباتەوە کۆمیسیۆن چەندی پێویستە بێ بەوەی بتوانێت خۆی ئامادەکارکەزانە ئەنی بەڕای من ئەو کێشانە نابی بسپێردرێن بە کێشەی تر کە تۆ ئەم کێشانە چارەسەر نەکەی بەیانی انتخاباتی بکرێ دەرەنجامەکانی باش نابن کەواتە بێ بە سازانێکی نیشتیمانی بەلێک تێگەیشتن ئەم پرسانە هەموو چارەسەر بکرێت چکە ئێمە باسی چیەکەین ئێمە باسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکەین ئێمە باسی ئەواکەین کە 4 ساڵی تر مەسیری خۆمان نەخێنە دەست پەرلەمان و حکومەتێکی تازە کە کۆمەڵە کێشە و گرفت و شتیوا هەیە کە ئەبێ لانی کەم ئەگەر لەسەر هەموو شتێکە ناکۆک من قەوارە سیاسەکان ئەبێ لەسەر مەوزوعی یاسای هەڵبژاردن و مدەی زەمەنی دەنگدەران متفق بن ئەو ئەبێ بەڕێزت کە ئەبێ متفق بن لەکەی ئەبێ متفق بن و سەقفە زەمانیەکەی کەی بێ وەکەی ئێوە دەسواڵا بنیان ئێوەش نەبنمە هەیئەتێکی تر بێ بۆی بتوانن لایەنە تەکنیکەکەی خۆگونجاندن ئەگەر لەگەڵ هەموارەکانە ئەگەر لەگەڵ هەر یاسا کۆنەکەی بتوانێت ئامادەکاری بکات کۆمیسیۆن لانی کەم پێویستی بە 6 مانگە لانی کەم 6 مانگیەوێت بۆ ئامادەکاری پرۆسی هەڵبژاردن واتە ئەو 6 مانگەی کە چەند ڕۆژێکی لێ ڕۆیشتووە ئەگەر بێت و تەواو ئەمانە لایەنە سیاسەکان لەسەری ڕێک نەکەون ناکرێت هەڵبژاردن ئەزانی تو ئەتوانی هەڵبژاردن کەی بەڵام کام هەڵبژاردن خەڵک بێ ئومێدتر نەکە خەڵک بێ ئومێدکەی و بەیانی دانی ڕەواکیش وەرنەگرێت لەو ئەگەر قەوارە سیاسەکان ڕێک نەکەون لەسەر ینی کۆدەنگ دەبن لەسەر ئەم پرسە ڕەواتێکە وەرناگرێت کەوانی پرسێکی زۆر مهمە ئێمە ئەوەی هەستت پێی کرد بێ مامۆستا سلێمان ینی هەستەکەی نیەتێک هەیە نیەتێکی جددی هەیە بۆ ئەوەی ئەو بربەستانە لا ببرێ هەڵبژاردن بکریان دواکەوێ و کوردستانەکەوێتە فەراغێکی کرێ بڵێن فەراغێکی یاسای دوایی بە هەر شازێک بێت ڕاستەکە ئەبێ قەوارە سیاسەکان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە ئەبێ فراکسیۆنەکانی پەرلەمان ئەو وەڵامە بدەنەوە بەڵام ینی ئێمە شۆک و تاکێک لەم نیشتیمانە حەق خۆمان ئەو پرسیارە بکەین وەکو جەنابەت ئەو پرسیارەت کرد من دووبارەیەکەمەوە پێویستە ئەم بابەتانە بە شوێنەی بە لێک تێگەیشتن و بە گوێگرتن لە یەکتر ئەم پرسانە چارەسەر بکرێن چکە پرسی ئەوە نینە تۆ پێداگیری لەسەر شتێ بکەی کە ئەنی ڕەواتی نییە بەسەن ئێمە ئاڵن تۆمارێکی پاک و بێگرت ئێمە لە کۆمیسیۆنی کوردستان ئێستا ئەوەی کە هەمانە تۆمارێکی دەنگدەرانە داتای وەزارەتی بازرگانیمان هێناوە بەکارمان هێناوە لەناو سەرڤەری کۆمیسیۆنە هەیە بەیانی ئەگەر بۆ تۆمارە ئیش بکرێ ئەو پەڕی لە کاتی پرۆسی انتخابات 2 مانگ 3 مانگ وادەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەکرێ بەڵام تۆمارێکی ڕگولەرە بەڵام بەم پێدوانیە کوردستانەکەوێتە بەردەم ناومێدی و چاق بەسوێکی زیاتر ئەگەر بێت و بەم شازێ ڕابردوو ئەنجامدر مەسەلەن لە پڕشەوێک پێش هەڵبژاردنوتیان وڵا بێ هەویە و جنسیەت پێ بێ مەسەلەن وڵا بەس هەویەت پێ بێ مەسەلەن ینی سەر شێواویی زۆر ئەمە وەکوتم لە ناو یاسای هەڵبژاردن و لە ناو یاسای کۆمیسیۆن کۆمەڵێ مادەی مەتاتی تێدایە ئەبێ نوقتە لە سەحرفدا بدرێت نابێ مادەی یاسایی کراوە بێ نابێ مەجای تەفسیر و تەویلی تێدا بێ ئەمە ڕەبتی بەوەیە دوو بڵێن لە مەسەن ئەگەر کۆمیسیۆن بڕیارێکی لەو بابەتەی دەرکرد کە مەسەن ئەو کاتە من خۆم خۆپارێزی و تەحەفوزم هەبوو لەسەر ئەوەی لەبەرەوەی هەموو بڕیارێکی کۆمیسیۆن مەفروزە بە ئیجراعاتی قانونی بڕواکە لایەنە سیاسەکان بوان هەبی سکاڵا بکەن لە دەستەی دادوەری
بەداخە ئەو بڕیاری کۆمیسیۆنی ئەو کاتە پەسەندی باڵە باش. عراق شیعە چەند باڵێکە، سونە چەند باڵێکە، کوردیش چەند بۆ چوونێکە. ئەمە سێ ئیتیجاه جارێ بۆ لە ناو خۆشیانە چەند وێ ڕای ئەوە گەیشتە نەتیجەیەک لەسەر قانونێکی تازە لەسەر لانی کەم وێ ڕای هەموو کەم و کورتەکان 2000 وترا لە قەت و ئیمارات و کۆمەڵێک دەستکاری کرا لە ڕووی ئەلکترۆنیەوە و ئەو تەزویراتێک ئێستاژەی بینین کە ئێستا بۆ بە وێ ڕای ئەو هەموو چاودێریە نێو دەوڵەتیە. چ زمانێک ئێمە ئەخیر پرسیارمە چ زمانێک هێرێمی کوردستان بگاتە دەرەنجامێکی ئەوهاوە ئەنجومەنی ئاسایش وڵاتە ئەوروپیەکان یا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە جیهان متابعی بکەن بۆی تاک هەست کات کە بەڕاستی دەنجی داوە ینی پێینەوترێت دەنجیان بۆ کرد مە چوو کاکە دەنگت بۆ دەن یان مەسەلەن نها پرۆسێک بێ خۆی تێدا ببینێتەوە تاک. قەبارە سیاسەکان لە ڕێگای چیەگەنە دەسەڵات خزمەت و کار و بەرنامە و کردەوەکانی خۆیان کێ ڕاستپێرن جهتێک ڕاستپێرن کە سەرپەرشتی انتخاباتکە بەچی انتخابات دەکرێت بە قانون چەند قانونی گەرەکە مەسەڵەن قانونی پەرلەمانی کوردستان قانونی کۆمیسیۆن ئەمانە کافینین ئەبێ ئەم قەوارە سیاسیانە لە یەکەم ڕۆژەوە چاودێرێکی زۆر ورد و بەهێزی کۆمیسیۆن بن یعنی چکە بۆ ئەگەر تۆ لە هەر وێزگەیەکی دەنگدانە ئەگەر چاودێری و بریکاری قەوارە سیاسەکان چاوکراوە و دەوڵەمەند بێ بەچەکی خۆی کە چەکەکەی قانونە کەس ناتوانێت تەزویر بەڵام تۆ ڕێگا بدەی و چاودێریەکەت بە قووەت نەبێ ئەم دزی و فزیە بەرداوام بوێ ئەمە یەک. ئێمە باسی تۆماری دەنگدەرانەکەین هەمووی گلەیەکە من مەسەن ئێستا وەڵامی پرسیاری جرام داوتم دروستکردنی تۆماری دەنگدەران ئیشی کۆمیسیۆنە بەڵام ئەو داتا فەرمیەی کە ئەمر بە کۆمیسیۆن بکرێ بڵێ کۆمیسیۆنی هەڵبژاردنی کوردستان ئەبێت تۆ ئەم داتای بەکاربیێنی ئەو کاتە کۆمیسیۆن ناتوانێت بچی داتایەک لەبەر خۆی دەربێنە بچێت لە دەرگای وەزارەتی بازرگاندا ئەبێ قەوارە سیاسەکە ڕێکەوت لەسەر ئەم بەرگە ئاساسیە چونکە ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە هەتا لە عێراقش خەلەلێکی زۆر گەورەیە لە وڵاتانە ئەمە چارەسەر کراوە. ئەمە تۆماری دەنگدەران دوو هەوڵدەن کارتی نیشتیمانی تەواوکەن بیکەین بە ئاساس ئەو کاتە ئەنیلانی کەم نیوەی تەزویر ڕێ لە ئەگیرێ کەس ناتوانانی دەنگی دووبارە ناتوانانی دەنگی مردی تێدا نامینێ دەنگی وەهمی تێدا نامینێ ئینجا ئەمینێتەوە لەسەر ئەوەی کە کەس ناتوانێت دووبارە دەنگدا ئەو کاتی ئەکرێت جیهازی بڵێن تەحقوقە دامدرێت و پەنجەمۆر دامدرێت و چاودێری حیزبەکانیش بەهێزتر بکرێت. دوا سەرنجی مامۆستا سلێمان هیوادارم لە نەساسەکان بگەنە نەتیجە و بە کۆدەنجی و ئەو شتانی کە مەطلەبی خەڵکە نیژێ لە خەڵک بگرن و چارەسەری ئەم پرسانە بکەن و هەر سێ یاساکە زۆر بە وردی زۆر بە نەفەسێکی درێژ و بە لێک تێگەیشتن هەمواریان بکەنەوە و ئەنجومەنێکی تازە بۆ کۆمیسیۆن هەڵبژێرن و لە ئاستی ئەو داواکارێ بێ کە خەڵک چاوەڕێتی. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سلێمان مستەفا جێگری سەرۆکی کۆمسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. سپاس بۆ ئێوەش. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکەمانەتی خۆی گەورە بن.